ئێمە کولیژنی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕێگەی نووسراوێکەوە کە ئاڕاستەی بەڕێز پارێزگاری سلێمانیمان کرد بە مەبەستی دابینکردنی پەنجە ماسی بۆ بەنداوی سەرچاوە خۆشبەختانە بەڕێزیان بە سوپاسەوە داواکاریەکەی ئێمەی قوبوڵ کرد بۆ ئێمە کولیژنی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو سوپاسی بەڕێزیان دەکەین و ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز بەڕێوەبەری نائیب بێتواتەوە و بەڕێوەبەری کشتتوکاڵی ڕانیه و بە ئامادەبوونی کۆمەڵی کەسی تر و هاوڕێ مامۆستا ڕەسوولان ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم بڕەماسی کە 14500 پەنجە ماسی کار بە خسمانە بەنداوی سەرچاوە و ئومێد دەکەین ئەم ماسیانەی کە ئەو پەنجە ماسیانەی کە ئێمە هێناومانن و بتوانن بپارێزرێن و داوا لە خەڵکەکە دەکەین ئەم بابەتە پارێزێت چونکە لە ئەساسدا ئێمە بۆ خزمەتکردنی خەڵک ئەم کارانە دەکەین بۆی لە داهاتوودا ببێتە داهاتێکی باش بۆ خەڵکی ناوچەکە و ببێتە نەریتێکیش لەمە دووە خەڵکی بازرگان و دەستڕۆیش و بتوانن بەم شێوازە کار بکەن و ئومێد دەکەین لە ئایندەدا ئێمە بتوانین شوێنەکانی تریش کە نەمانتوانیوە پەنجە ماسی بۆ بەرین و پەنجە ماسی بەرین بۆ ئەم شوێنانە و ئەمە تەواوی سنووری پارێزگاکەمان بەگشتی بگرێتەوە و ساڵانە ئەم کارانە بکرێن نەک هەر بە چەند ساڵێک جارێک بۆیە گرنگیدان بە سامانی ماسی و گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵی یەکێک بێت لەسەر چاوە گرنگەکانمان کە هاوڵاتیان لەگەڵ ئەم دۆخە ئاش بکەینەوە چونکە ئەمە بژێوی ژیانی زۆر خەڵکی لەسەر بەندە.